گوێگران و بیسەرانی ڕادیۆی دەنگیگە لە هەر شوێنە گوێبیستیە من سڵاوتان لێبێ. من محەممەد بابانم، ئامادەکار و پێشکەشکاری بەرنامەی پرسیەم جارشمان تایبەتە بە 25 نۆڤەمبەر ڕۆژی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ژنان. بۆ قسەکردن لەسەرم پرسە ژمیوانداری ڕۆژنامەنووس بەهرە عومەرمان کردووە. ڕاڵبارە بەخێر بیت. زۆر سپاس. زۆر سپاس بۆ بەڕێستان. سەرەتا گەر بپرسم دۆخی ژنان لە هەر چوار پارچەی کوردستان بەگشتی و بە تایبەتتر لە باشووری کوردستان چۆن هەڵدەسەنگێن؟ بەڵێ دەستان خۆش بێ بۆ ئەم بابەتە ڕاستیمە ڕەنگە بابەتێکی ڕۆژانەی بێ کە هەمووان گرنگی پێ بدەن بە ومانایی کە ئێمە ببینە خاوەنی کۆمەڵگەیەکی ئارامتر و باشتر بوونەوەیەکی داهاتووی باشتر پەروەردە بکەین بۆ پێی کە ژنان ئەرکی دایکایەتیان هەیە و ڕۆڵێکی ئێجگار گرنگ وەرئەگرن لەناو کۆمەڵگایە لەبەرەوە گرنگە قسەکردن لەسەر پرسی ژن. بۆ پرسیارەکەی بەڕێستان دیارە کە ژن هەرێ سەرەکی ترین یاخود کاریگەریترین پێگەی هەیە لەناو کۆمەڵگەیە، لەبەرەوەش ژیانی یاخود دۆخی پەیوەستە بە دۆخی کۆمەڵگەوە. وەکو دەزانین ئەگەر باز لە هەر چوار بەشی کوردستان بکەین، ئێمە ئازانین کە هەر چوار بەشی کوردستان لەژێر هەژمونێکی داگیرکاری سیاسەتانی وڵاتاندایە، لەبەرەوەش بە پێی نەرمی و توندی ئەو سیاسەتانە کاریگەری لەسەر دۆخی ژنیش ئەبێ لەناو کۆمەڵگەکە و بە تایبەتیش سەرمایه‌داری کە لە ئێستادا بە بڵێن بە دەرەجەیەکی زۆر کاری لەسەر کردنی دەنگی ژن کردووە، بە تایبەت لەم دواییانەدا کە ئەبینین ژنان بە گشتی لە سەرتاسەری جیهان و تایبەتریش لە ناو کوردستاندا هەوڵێکی زۆریان هەیە بۆ ڕێکخستنەوەی کۆمەڵگە. لە بەرامبەر ئەمەشا سەرمایه‌داریش بە جۆرێکی دیکە دێتەوە ناو کایەکانی ژیانکردن. هەر ئێمە لە ڕیکلامی تۆڕە مەجازیەکانە ئەیبینین، لە تەلەڤیزیۆنەکانە ئەیبینین، لە ڕیکلامی هەموو ئەو بابەتانی کە لە پیشەسازیدا بەرەو پێشەوە ئەچن ڕیکلامەکانی ئەبینین کە چ پێگە و ڕۆڵێک لە ڕێگەی ئەم ڕیکلامانەوە دەدا بە ژن. و بۆ باشووری کوردستانیش دۆخی باشووری کوردستان جیاوازترە لە هەر سێ بەشەکی دیکەی کوردستان، لەبەرەوەی لەناو باشووری کوردستانە ڕاستە ئێمە خاوەنی خۆبەڕێوەبەریەکی یاخود بڵین خاوەنی حکوومەتێکی هەرێمین، بەڵام ئەم حکوومەتە بەناو حکوومەتی هەرێمە و بەناویش بۆ نمونە دەسەڵاتی کوردی کاریتیاکاکینە ئەو دەسەڵاتی کە لێرە حکومەکە دەسەڵاتێکی فاشستی تورکیا و لەژێر هەژمونی سیاسەتانی وڵاتانی دیکەدایە. هەر لەبەر ئەمەشە کە بەردەوام کێشە کۆمەڵایەتیەکان قەیرانی دارایی، قەیرانی ئابووری، قەیرانی نەوت، ئەمان هەمووی بەرۆکی کوردستانی گرتوۆتەوە. بێگومان لەم هەلومەرجانەشا دۆخی ژن خراپترە بێ، خۆ باشتر نابێ. بە تایبەتیش ئەوەی کە وەکو باسمان کردیانی ژن ئێستا لەناو کۆمەڵگەی کوردەواریە لە هەوڵدانایە بۆ ئەوەی پێشەنگایەتی کۆمەڵگا وەربگرێتەوە، وەکۆی کە لە ڕۆژئاوا هەیە، وەکو ئەو ژنانەی کە لە باکووردا نمونەیان دیارە و ئێستا لە چیاکانی قەندیلن، وەکو ئەو ژنانەی کە لە ڕۆژهەڵاتە پێشەنگایەتی شۆڕشی ژن ژیان ئازادیان کردووە. لە ناو باشووری کوردستانیشدا هەوڵ هەیە بۆ چوونە ناو خەباتی ژنەوە، بەڵام ئەم هەوڵە هەمیشە سەرکوت ئەکرێ، هەمیشە بە پاساوی دیکە کب ئەکرێتەوە. گەر بپرسم ئەتایبەت باشووری کوردستان ئێمە زانین لە دوای دامەزراندنی ناو حکوومەتێکە ئەمە پێڵێن حکوومەتی هەرێمی کوردستان لە دوای 92 ینی کۆمەڵێک هەنگاو دراوە، ئەویش بە ئاراستەیەوەی کە بە تایبەت توندوتیژەکان دژی ژنان یاخود کەم بکرێتەوە یا هەر نەهێڵڕێت بە شێوایەکی گشتی. بەڵام ئێمە دەبینین لە چەند قۆناغێکدا هەنگاو نراوە، بەڵام هیچ کام لەو هەنگاوانە نەیانتوانیوە چارەسەری ئەو پرسە بکەن. بۆ نمونە لە سەرەتای دامەزانی حکوومەتەوە بینیمانێکێتی ژنان دروستکرا، بێگومان لەوە بە دوای توندوتیژەکان نەک ڕووی لە کەمی کرد، ئەبینی هەر بەردەوام و زیاژەکەن. لە دوای ئەوە قۆناغێکی دیکەمان هەیە دروستکردنی ئەم شێڵتەڕ و ڕێکخرا و ئەم ناوەندانش بێگومان ئەمانیش کاردانەوەی زۆریان دروست کرد، لەبەرەوەی بەداخەوە زۆر کات بەشێک لەم ناوەندانە بوونەتەوە کارێ بۆ ئەوەی توندوتیژەکان زیادکەن. ئاخر قۆناغیش دروستکردنی ئەو هێڵە گەرمە بوو لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە. بەڵام بەڵێ سەرباری ئەم هەنگاوانە دەبینین توندوتیژەکان هەرزیاکەن. ئەمە
هۆکارە سەرەکیەکان یاخود ئەوەی کە خاڵی سەرەکیە کە ئێمە دەستی بخەینە سەر ئەتوانین چۆن خوێندنەوەی بکەین بۆ بکەین هۆکارە سەرەکیەکانی بەردەوامی و زیادبوونی توندوتیژی لە هەرێمی کوردستان بۆچی ئەگەڕێنیتەوە؟ بەڵێ هەڵبەت ئێمە لە دوای دروستبوونی حکوومەتی هەرێمی کوردستان ئەکرێ باسی دوو خاڵی گرنگ بکەین لە پرسیژنایەکەم ئەوەی کە لە خەباتی چەکداری لە شاخە لەناو باشووری کوردستاندا ژنان ڕۆڵیان نەگەڕا لە هەمان کاتدا لەناو ڕێخستنەکانی شاریشدا ژنان ڕۆڵیان گەڕا بەڵام کاتی حکوومەت دروست بوو حکوومەتێکی پیاوانە دروست کرا ژنان لە پەراوێ زامانەوە بۆ مانایی چوزام هەتا ئێستش بۆ منە خانە نشینی پێشمەرگە ژنمان هەیە پەراوێز خران بەڕاستی لەناو حکوومەتە تۆ کاتێک لە بنەچەی هەوڵدان بۆ سەربەخۆبوونی باشووری کوردستان ژن و پیاو بەیەک کۆکاریانە کرد کاتێک دەسەڵاتەکە دروست بوو ژن پەراوێزخرا ئەم پەراوێزخستنە کاریگەری لەسەر تەواوی جوولەکانی کۆمەڵگەی کوردی دروست کرد لەناو باشووردا یعنی بۆ مانایی لە ڕووی دایکایەتیەوە هەستەکەین بە بەراورد بە پێش دروستبوونی حکوومەتی هەرێم ڕۆڵی دایکایەتی کاریگەرتر بوو ڕۆڵی ژن لە سەرجەم بوارەکانە کاریگەرتر بوو لە نووسینە لە ئەدەبیاتە لە شعرە لە هەمویانە کاریگەری باشتری هەبوو ئەمە ئەتوانین بڵین خاڵێکی هەرە سەرەکی بۆ خستنە دواوەی ژنان بۆ ئەوەی کە لە دواوی پیاو بمێنەوە دروستکردنی حکوومەتی هەرێمی کوردستان بوو ڕاستە لە دوای ئەوە ژنانی ڕاگەاندکار هاتنە مەیدانەوە ژنان هاتنە مەیدانەوە بۆ مانای کە چەندین ڕێکخراو دروستکرا وەکو بەڕێزیشتان باسان کرد یەکەم ڕێکخراوی ژنانێکێتی ژنانی کوردستان بوو کە هەڵبەت جێدەستیشیان دیارە یەکەمین لانەی ئارام کە ئەوان وەکو شەڵتەر دروستیان کرد بۆ پەناگەدانی ئەو ژنانەی کە ڕوبەڕووی توندوتیژی و هەڕەشەی کوشتنە بنەوە لەناو کۆمەڵگە ئەمانە هەمووی هەنگاوی باش و ئەرێنی لەناو کۆمەڵگایە بەڵام وەکو بەڕێستان وتان بۆچی ئەمانە نەیانتوانێت دۆخی ژن بەرەو باشتر ببن هۆکارەکەی تەنیا یەکشتە ئەوەیە کە خۆبەڕێخستنکردن لەناو باشووری کوردستاندا نیە ئێستا بەداخۆ هەر لە ناو خێزانێکەوە بگرە هەتاوەکوواگاتە هەرە جومگەکانی سەرۆی کۆمەلگا و دەسەڵاتیش خۆبەڕێخستنکردنی تێدا نیە لەبەر ئەوە شەکە ئەبینین هەر هەوڵێک ئەدرێ بۆ باشترکردنی دۆخی ژن ناگاتە ئامانج ناگاتە نەتیجە هۆکارەکی من پێم وابێ ئەمەیە بەڵێ چۆن نتوانین بڵێن یاخود دەنگ بپرسێت ئێوە چۆن توانی خۆمان بەڕێخستن بکەین بەڵێ ئەزانی خۆبەڕێخستنکردن وەرگرتنی پلۆپۆستێک نییە مرۆڤ بتوانێت بە کاتێکی دیاریکرا وەری بگرێن بەڵکو زەمینەیەکە کە مرۆڤ دەتوانێت دروستی بکە ئەم زەمینە بەچی دروست دەکرێت هۆکارەکانی زۆرن یاخود بڵێن ئەو بابەتانە زۆرن کە دەکرێت ئێمە زەمینە خۆشکەری دروستکردنی ئەم خۆڕێخستنکردنە بین یەکێک لەوانە بابەتی هۆشیاریە ئێمە ئەبێ هۆشیاریمان هەبێ بەرامبەر مێژووی کورد لەناو هەرێمی کوردستانە مێژووی ژن لەناو هەرێمی کوردستانە لە کاتی دەسەڵاتدارێتی ڕژێمی بەعسوە لە دوای ڕوخاندنی ڕژێمی بەعس و دروستبوونی دەسەڵاتی کوردی و بە ئێستاشەوە لە ژێر هەژمونی دەوڵەتی داگیرکاری تورکیا ئەم پێویستمان بە هۆشیارێکی مێژووی هەیە لە ڕووی فکریەوە ئەمە پێویستیمان بە هۆشیاری هەیە بەوە هەیە کە ژن بتوانێت لە کای معریفە و نووسین و ئەدەبە جارێکی دیکە بتوانێت جێپێی خۆی قایم کات هەوڵی نووسینی هەبێت هەوڵی ئەرشیفکردنی هەبێت کە بە خۆشحاڵی و ئێستا ئێمە کتێبخانەمان هەیە لەناو باشووری کوردستاندا کە ڕوحی شاد بێناگیهان ئەکارسەل هەوڵێکی زۆریدا بۆ دروستکردنی ئەو کتێبخانە ئێمە پێویستیمان بە هەنگاو هەیە ئەم هەنگاوانە ڕاستە هەمووی ڕەنگە لە شتێکی بچووکی ژیانی ڕۆژانەی منی ژنێک و تۆی پیاوێکەوە دەست پێ بکە بەوەی کە چۆن ڕۆژەکە کە بە ئاگادین ئەمڕۆ چەندێک کار لەسەر خۆمان بکەین لەسەر کەسایەتی خۆمان بکەین بەڵام دوجار ئەمانە هەمووی دەبنە ڕنگدانەوە لە ناو کۆمەلگادا و کۆمەلگەش بەرەو باشتر ئەبن بۆ نمونە ئەو ژنەی کە لە ناو ڕێکخراوێکا کارەکە ئەگەر هۆشیاری مێژووی هەبێ گەری هۆشیاری یاسایی هەبێ گەر هۆشیاری کۆمەڵایەتی هەبێ وەک خوێنەوەی هەبێ بۆ پرسی ئاشتی کۆمەڵایەتی لە ناو کۆمەلگەدا ئەتوانێت لە ڕێکخراوەکەی خۆیەوە منبەرێکی ئازاد بێ بۆ ژنان منبەرێکی ئازاد بێ بۆ هۆشیارکردنەوەی پیاو لە ناو کۆمەلگەدا ئەو ژنەی کە دەچێتە ناو حزبێک و دەبێتە
کادری حزبێک ئەگەر هۆشیارێکی تەواوی لەسەر ئەم بابەتانە هەبێت کە باسمان کرد ئەتوانێت کاریگەری لەسەر پیاوەکانی حیزبەکە دروستکە ئەزانی ئەتوانێت کاریگەری لەسەر تەواوی حیزبەکە دروستکات ئێمە نمونەمان بینیوە هەر بە نمونە ئەو دوو حیزبێکە لە ناو باشووری کوردستانە هەن دیارە سیاسەتی پەدەکە چۆنە و هەموو خەڵکیش بەڕاستی ئەمازانێ بەڵام بەراورد ئەگەر وەکو بەراورد نابە زۆک نمونەیەک بهێنینەوە یانەکە لە بەرامبەر ئەمەدا ئەگەر چی ڕێژەی ژن بەشێکی زۆر کەمی پێکێناوە لەو حیزبە بەڵام دیسان کاریگەریەکەی بینی ئەمە مانای ئەوەیە لە هەر شوێنێکا ژن بتوانێت وجودی هەبێت توانێت گۆڕانکاری دروستکە ممکن نیە لە شوێنەکە ژن هەڵبرات و نەتوانێت گۆڕانکاری دروستکە لەناو حیزبەکان توانیوانە گۆڕانکاری دروستکەن وەکو باسمان کرد ئێستا من نمونەیەکم بۆ هێنایتەوە ئێستا ئێمە لەناو زۆنی سەوزدا نمونەی چەند ژنێکمان هەیە بەڵێ کاریگەریان هەیە ڕاستە کاریگەریەکە لاوازە ڕاستە پێگەکان ڕەنگە پێگەیکی باش نەبێ بەڵام بەراورد بە حیزبێکی سەردەستی دەسەڵاتدار جیاوازیەکە ئەبینین کەواتە گەر ژن بێت و خۆی بەڕێخستن بێ خاوەنی فکرێکی ئازاد بێ ئەی ئەو کاتە چ کاریگەریەک دروستە بێ بێگومان کاریگەریەکی زۆر باشتر دروستەکە لەسەر ئاستی کۆمەلگا خۆ بەڕێخستنکردن من پێم وایە بەم جۆرە دروست ئەبێ هەر لە دایکێکەوە کە لە ماڵەوە لەو دقەی کە مناڵەکەی دێتە دنیا ئەیگرێتە ئامێزی بەوەی کە چی لە مێشکی ئەم مناڵەدا دروست ئەکا چۆن پەروەردەی کچەکەی و کوڕەکەی ئەکا چۆن هەڵسوکەوت لەگەڵ خێزان و باوک و برا و هاوژینەکەی ئەکات هەتا ئەو کەسێک کە لەناو حیزبێکا لەو پۆستێکی هەیە یاخود ئەو دایکانێک کە سەرۆکی حیزبەکانن ینی ئەمە لە یادمان نەچێ ینی دوجار ئەو پیاوەشی کە بە عەقڵەتێکی دەسەڵاتداری کارەکە بە باشووری کوردستان خاوەنی دایکێکە خاوەنی کچێکە کەواتێ ماتوانین لە هەر شوێنێکە کە بمانێ ئەتوانی کاریگەری دروستکەین بەڵێ باسی ئەو ڕێخستنە بێگومان ئەبێ پاڵپشتێک شتێک هەبێ کە بتوانێت پارێزگاری لەم ڕێخستنە بکات لەگەڵەوەشە باسی هۆشیاری یاساییت کرد بۆم گرنگە باز لەوە بکەم یان لە هەرێمی کوردستان یاسای بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ژنانمان هەیە ئەگەر بپرسم تا چەند ئەم یاسایانە توانیویانە بۆ نمونە توندوتیژەکان کەم بکەنەوە یاخود لانی کەم ژنێک توندوتیژی بەرامبەر ئەکرێت باسێک یاخود ئەوە بەبیر خۆی بێنێتەوە کە یاسایەک هەیە من ئەتوانم لە چوارچێوەی یاسایە داوای مافی خۆم بکەم یاسای بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ژنان توانیوێتی ماف بۆ ژنان گێڕێت و یاخود توندوتیژەکان لەسەر ژنان نێڵێت ئەزانی من پێم وایە پێش ئەوەی کە باز لە یاسایەک بکەین بۆ وەرگرتنەوەی مافی کەسێک لە مافەکەی بێبەشکراوە گرنگە باز لەوە بکەین ئایا یاسایەک هەیە لە ناو باشووری کوردستانە کە بتوانێت کۆنتڕۆڵکاری دام و دەستگا ڕاگەیانەکان ڕۆشنبیریەکان ڕێکخراوەکان ئەمانە هەمووی بکات لە ناو کۆمەلگایە چکە من لە بیرمان نەچێت کاتێک هەر دەستگایەک دروست ئەبێت پێویستەکە لە چوارچێوەی ڕێسای و یاسا و تایبەتمەندێتی خۆیان دروست ببێ کاتێ ئەگەر ئێمە ئەم یاسایەمان هەبوو ناتوانین لە هەندێک تایبەتمەندێتی یاخود لە هەندێک پێگی خۆمان بچینە ئەو دی و سنوورەکەیەوە ئەو کاتە هەندێک پشێوی هەیە لە ناو کۆمەلگا پێم وایە کەمە بێتەوە بە نمونە ئەوەی کە ئەم دۆخەی ئێستا ڕاگەاندنی باشووری کوردستان دروستی کردووە بۆ ژنان یعنی ئێمە نایشارینەوە بەڕاستی ڕاگەیانەکان ڕۆڵێکی زۆر نەرێنیان بینیوە لەوەی کە دۆخی ژنانیان بەرەو شێوازێکی زۆر مەترسیدار بردوێتەوە ینی شەڕێک هەیە لە نێوان شارەکانە بۆ نمونە فڵان شار شوێنی کچە مۆدێلە و کچە مۆدێلەکان تێدا ئەکوژرێن و کوڕە سەرمایەدارەکان تێدا چێژ وەرەگرن ئەزانی ئەم جۆرە کارکردنە لە ڕاگەاندنە یاخود شەن و کەوکردنی دۆسی کوشتنی ژنێک لە ناو ڕاگەاندنە هیچ خزمەت بە ژن ناکە خزمەت بە کۆمەڵگەش ناکە خزمەت نیە لە چوارچێوەی پێگەی پیاویشا لە ناو کۆمەڵگەی کوردیان نەخێن بە پێچوانەوە ئەمە جۆرێکە لە دروستکردنی پشێوی لە ناو کۆمەڵگەیە ئەمە لەو ڕۆ کاتێک ئێمە باز لە یاسا بکەین کە چۆن ژن بپارێزێ یاخود ئەو پرسیاری بەڕێستان کە یاسا توانیوێتی ژنان بپارێزێ ڕاست ئێمە لەناو هەرێمی کوردستانە یاسای بەرەنگاربوونەوەی توندوتیژی خێزانیمانەیە و ئەم یاسایش لە 2 ساڵی 2010 کاری لەسەر کراوە لە 2011 جێبەجێکراوە ڕاستە ڕۆڵی هەبووە لە بەشێک لە کەیسەکانی ژنانە بەڵام
جێبەجێ نەکردنی یاساکان جارێکی تر وای کردووە کە ئەم یاسایژۆک و یاسای تاوان و کۆمەڵێک یاساکانی دیکە نەتوانێت پێخۆی قایمکە لە ناو کۆمەلگا و بەدەر لەوە ئێمە هۆشیاری یاساییمان نییە. هۆشیاری یاسایەکێکی ترە لەو گرفتە گەورانی کە لە لای ژن هەیە بەڕاستی، چونکە ئێمە زۆر کات کە پارێزەرەکانە دوێنین لە چوارچێوەی کارکردنمانە بۆ ڕاگەیاندن کە قسە لەسەر پرسی ژنەکەین، یعنی یەکێک لە هەرە گرفتە گەورەکان کە زۆر کات پارێزەران ئاماژەی پێدەنەوە کە ڕاستە ژنێک دێتە دادگا بە پێی یاسا داوای تۆمار کردووە و دۆسیەکەی دەچێتە بەردەم دادوەر و پێش ئەوەی کە بڕیاری کۆتایی بدرێ بە جۆرێک لە جۆرەکان ئەم ژنە قەناعەت پێکرێ بەوەی کە پاشەکشە بکە دۆسیەکەی وەربگرێتەوە. کاتێک هۆشیاری یاسایی نەبوو من پێم وایە ئەم شتە دروست ئەبێ. ئەگەر ئێمە هۆشیاری یاساییمان هەبێ بەو مانایی کە بزانین ئەگەر کەسێک تاوانێک ئەنجام دەدات و بتوانێ سزاکی خۆی وەربگرێت چەندێک کاریگەری لەسەر وەستاندنی تاوانباران هەیە لە ناو کۆمەلگایە، پێم وانێ بەشێکی زۆری ئەو ژنانە بتوانن لەو دۆسیانی خۆیان خۆش ببن. کەواتە هۆکاری نەبوونی هۆشیاری یاسایی بە هۆکارێک گەزانی لە بەرووی ژنان هەندێک جار نەتوانن وەک پێویست داوای مافەکانی خۆیان بکەن یاخود نەک داوای ماف، یعنی ڕوبەڕووی ئەو تونوتیژیانی کە ئەکرێتە سەریان پێ دوانیە ئەگەر ژنان ئەم هۆشیاریان نەبێت لا دوانیە پیاوانیش بە هەمان شێوە گرنگە ئەم هۆشیاری یاساییان لە گەڵاڵە بوو بێ بۆی بوون تا ڕادەیەک نەتوانن توندوتیژ بن بەرامبەر بە ژنان. بەڵێ من لێت ناشارمەوە پێم وایە لە ئێستادا پیاو لە ناو کۆمەلگای کوردی لایەنێکی هەرە پەراوێز خراوە. ئەزانین نە لە یاسادا نە لە ڕاگەاندنە نە لە هیچ پرسێکە خەریکە پیاو وجودی نامێنێ بۆ مانایی کە خاوەنی کێشەکە بێ یاخود هۆکاری کێشەکە بێ. نەخێر شەڕێک هەیە لە نێوان دەسەڵات بۆ ژن و ژن لێرە قوربانیە و پیاویش پەراوێز خراوە. چۆن من ئەمە ڕوونکەمەوە ئێمە یاسامان هەیە بۆ بەرەنگاربوونەوەی توندوتیژی. ئەم یاسایە لە کاتێکا بەکارهێنرێ کە ژنێک توندوتیژی بەرامبەر کراوە. دەسەڵات نە ئەوە تا مافی تاوان لێکراوەکە وەربگرێتەوە نە ئەوە تا دادگای تاوانبارەکە بکات و سزای بدات بە پێچوانەوە پیاویش لەم نێوانەدا بۆ یاریەکی دەستی دەسەڵات لە ناو کۆمەلگەیە. لەبەرەوەشە هۆشیاری بڵێ نە لە لای پیاوەکە هەیە نە لە لای ژنەکە هەیە نە لە لای حیزبەکان هەیە نە لە لای ڕێکخراوەکانیشەیە. چکە بەڕاستی ئەگەر هۆشیاری هەبێ ئێمە ڕێگە بە خۆمان نادەین کەینە کۆمەڵێک فەزاوە کە ئێستا لە ناو کۆمەلگەی کوردیا دروست کرا وەکو باسم کرد، ینی ڕاگەیانەکان ڕۆڵێکی زۆر گەورەیان وەرگرتووە لەمەیە بە دیوەنێرێنیەکەیە. چونکە ئەگەر ئێمە ئەوەندەی بانگەشەی ڕکلام و کلیپ و دراما و مۆبیلیاتی تورکی و ستایلی جلوبەرگی تورکی و نەوەڵامی کیاجی تورکی و نا لەلایەکی ترۆ ئەمە یعنی لە جێی ئەمانە گەر بەهاتینایە ئێمە هۆشیاری کۆمەڵایەتی و یاساییمان بۆ خەڵک و هاونیشتیمانیانی خۆمان ببەخشایەتەوە بەڕاستیسا کۆمەلگا ڕەوتێکی تریە. بەڵێ بێگومان لەمە ڕابردوودا زۆر باز لەوە کراوە یاخود نۆرمەکانی کۆمەلگا و ئەو کللتوری کە لە کۆمەلگایە هەیە زۆر کار ئەمەە کراوەتە پاسا و زۆر کار کراوەتە هۆکار بۆ زۆربوونی توندوتیژیەکان. تۆ پێ دوایە کللتوری کۆمەلگا و ئەو نۆرمانی کە لە کۆنەوە تا ئێسا هاتووە لە کۆمەلگایە ئەمانە هۆکاری توندوتیژین یاخود ئەمانە کراونەتە پاساوێک بۆەوەی لە پاڵە و ئەقلیەتە پیا سالاریە پەرە بەو توندوتیژیە بدرێن کە ڕوبەڕووی ژنان دەکرێتەوە. دین، یاسا، کەلتور، دابوونەریت ئەمانە هەمووی ئەو هۆکارانن کە بەدەستی سەرمایه‌داریەوە و بەدەستی دەسەڵاتدارێتیەوەن و هەمیشەش وەک هۆکارێک بەکارهێنرێن بۆی کە بکرێنە پاساوی ئەوەی کە ئەمانە بوونەتە هۆکاری توندوتیژی لە ناو کۆمەلگایە. ئەزانی لە ئێستادا هەرێ چەکی قورس بەدەستی سەرمایه‌داریەوە بابەتی دینە کە دەتوانێت لەسەر ئاستی جیهان ئێمە ئەبینین لە ئێستادا شەڕێک ئەگوزارێت. ئەمانە بە پاساوی دین هەژمونی دەسەڵاتدارێتی خۆیان فراوانەکەن و بەداخەوە هۆشیاری مرۆڤایەتی لە ئێستادا ینی مرۆڤایەتی لە بەرامبەر هۆشیاری بۆ سەرمایه‌داری ئەوەندە کەمەکە زۆربەی کات ئێمە چینە ژێر کاریگەری ئەطفۆ بۆ ئەم بابەتانە هەر لەم ڕوانگەیشەوە ینی دابوونەریتەکانی کۆمەلگەی کوردی
جارێکی تر وەکو هۆکاری تونند و تیژەکان باسی لێەوە ئەکرێت لە کاتێکە ئێمە ئەزانین هیچ سەردەمێک خاڵی نیە لە کەم و کورتی و هیچ مرۆڤێکیش خاڵی نیە لە کەم و کورتی بێگومان مرۆڤ ئەگەر بێوێ ژیانێکی باش و ئارام بۆ خۆی و دەوروبەرەکەشی دەستەبەر بکە پێویستە هەمیشە لێگەڕین و بە دوواداچوونی هەبێ بۆ کەسایەتی خۆی بۆی بتوانێت بە شێوازێکی تەندروست مامەڵە لەگەڵ خۆی و دەوروبەر و پرسە جیاوازەکانی ژیانی کۆمەڵایەتی خۆیان بکە. بەڵام ئێمە لەناو کۆمەڵگەی کوردیا سوود ینی دەسەڵات لەناو کۆمەڵگەی کوردیا سوودی لە هەموو ئەو خاڵە لاوازانەی نەریتەکانمان وەرگرتووە کە لە کۆنا هەبووە لە کاتێکە ئەو کاتەش خۆیان دروستیان کردووە خۆگەرێمە بگەڕێنەوە بۆ مێژووی ژیانکردن لە میزۆپۆتامیایە بێگومان ئەم نەریتانە بەم جۆرە نەبووە. بۆ نمونە هەر لە جلوبەرگێکەوە کە ژنێک لەناو کۆمەڵگەی کوردیا تا چەند ئازادە جلوبەرگ لەبەرکە وەرە سێری ساڵی 20ەکان بکە دواتر وەرە سێری ساڵی 70ەکان بکە ینی سێری جلی کورتی باو باپیرانمان بکە چ جۆرە جلە کوردیێکیان پۆشیوە. ئەی خێرە ئێستا بە ناوی دابوو نەریتەوە من لە قاڵ بەدەوی کە چ بپۆشم چ ڕەنگ بپۆشم نۆڵا بەپی تەمەنەکەم جلەکەم بپۆشم نۆڵا ئەگەر من ئەم جلە بپۆشم خاوەنی ئەو باوەڕم و ئەگەر ئەویان بپۆشم خاوەنی باوەڕێکی دیکەم لە کاتێکی ئەمە پێداویستێکی ئەوەیە مرۆڤ تەنیا خۆی بۆ پێداپۆشە وەکو پارێزەرێک وایە یعنی دەستکاری هەموو بەها کەلتوریەکانی کۆمەڵگەی من و تۆ کراوە بە ناوی ئەوەی کە گوایە ئەمانە هۆکارن بۆ دروستبوونی تونند و تیژی لە کاتێکا بەو جۆرە نییە. ئێمە باوە باپیرانمان زۆر ئاشتەوانەتر لە ئێستا ژیاون یعنی هەموو لایەنە کۆمەڵایەتیەکانی کۆمەڵگەی کوردی بە سیاسەتی شۆوەری بگرە و کاتەمانایەکی تری هەبووە کەواتە توانین بڵێن لە ئێستادا سەر چەموشەکان هەر لە خۆشەویستی لە متمانە ڕێز کۆمەلگا شوناس ناسنامە ئازادی فکر ئەمانە هەمووی جۆرێک لە تێڕوانینی دیکان وەرگرتووە جۆرێک لە پێناسەی تریان وەرگرتووە کاتە ئێمە پێویستمان بەوەیە لە ئێستادا بتوانین پێناسەی وشەکان دووبارە پێناسەیان بکەینەوە بۆ ئەوەی بتوانین کە بە جۆرێکی بە شێوازێکی تەندروست ئێمە بتوانین مامەڵە لەگەڵ زانست و لەگەڵ کەلتور و لەگەڵ شوناسی کوردی شاکەین. بەڵێ بۆم گرنگە وەک میدیاکارێک بێگومان ژنان یاخود میدیاکارانی ژن بە دوورنین لە توندوتیژیەکانی مە دەبینین لە بەشێکی زۆر لە دەستگا میدیایەکان ڕۆبەڕۆی توندوتیژیە بنەوە. بچووکترین نمونەشگەر باسی لێ بکەین لە بەشێکی زۆر لە ئاستی ئیداری بابەتی بەڕێوەبردن بێ یاخود بەڕێوەبەری بەشەکان بێ زۆر بە دەگمە نەبینین ژنان بخرێنە ئەو پۆستانەوە لەگەڵەوە شایمان دەبینین ژنانی زۆر بە توانامانەیە کە ئەتوانن نەک دەستگایەک دوو دەستگاش بەڕێوە بەرن بەڵام ئەبینین بەو جۆرە مامەڵە لەگەڵ میدیاکاری ژن دەکرێت. بۆم گرنگە لێ دەپرسم ڕۆژی میدیاکارانی ژن چۆنە لە باشووری کوردستان دواتر لەو بیکە بەڕێستانیشی تیا. ئێمە کاتێک باس لە ڕاگەاندن ئەکەین ئەبێ باس لەو دیوێ ڕاگەاندن بکەین کە چۆن ئێستا لە ناو سیستەمی وڵاتێکاوە لە ناو سیستەمێکی جیهانیە جێگەی خۆی کردوەوەکو دەسەڵاتی چوارەم پێناسی دەکرێت و مامەڵە لەگەڵ ئەو کەسانەدا دەکات کە بینەر و بیسەر و گوێگری ئەو بڵێن میدیان بێگومان دەسەڵات لە هەر شوێنێک بێ بە هەر جۆرێک بێ هەمیشە دژی ئارامیە من پێم وایە بۆ ژن لە هەر جێگەیە کە ئیش بکات گرنگی بە دەسەڵات دارێتی نادات بەڵکو گرنگی بە دروستکردنی هەڵبەت ئێمە باسی ئەو ژنە ئەکەین کە وەکو ژن سێری ئەەکەین تایبەتمەندێتیەکانی ژنی تێدابێت لە هەر شوێنەکە ئیش بکە ژینگەیەکی ئارام و پێکۆژیان و مرۆڤ دۆستی ئەوێت ئیتر بەلاو گرنگ نییە ئەمە لە خزمەتی دەسەڵاتە یاخودنا بێگومان ئەم جۆرە لە بیرکردنەوە یاخود ئەم جۆرە لە پلان ڕێژیە بۆ ئەوەی کە لە ناو میدیا شاکار بکات لە دژی دەسەڵاتە لە بەرۆژ دەسەڵات هەرگیز ڕێگە بەوە نادا کە ژنێک بچێتە پێگەی کار بکات بە تایبەتی شوێنێکی وەکو ڕاگەاندنیش لەمە لە بیرمان نەچێ ڕاگەاندن ڕاستەوەک دەسەڵاتی چوارەم سێ ئەکرێ بەڵام ئەکرێت لە ئێستادا بڵێن بۆ کۆمەڵگەیەکی وەکو کوردستان نزیکترە لە دایکێک بۆ مناڵەکەی نزیکترە لە هەوڵی باوکێک بۆ مناڵەکەی زۆر کاریگەرترە لەسەر هەر تاکێک لەبەر ئەوەش ناتوانە ڕێگە بە ژنێکدا لەوێ جێ خۆی بکاتەوە چونکە ئەزانێ ئیدی هیچ شتێک لە بەرژەوەندی ئەوە نابێت لە کۆمەلگاوە ئەتوانێ شۆڕشێک لە ناو کۆمەلگای دروست بکات. بەڵێ گەر بپرسم
لێسادا لە سەروبەندی 20 مژدار دامەزراندنی پارتی کرێکارانی کوردستان بێگومان لە تەواوی و قۆناغانەی کە ئەم پارتە لە هەر چوار پارچەی کوردستان کاری کردبێ بێگومان ژنان هەمیشە لە ڕێزی پێشەوە بوون و بەرهەمی ژنانیش دەبینی لە ناو ڕێخستنەکانی پارتی کرێکارانی کوردستاندا ئەو بیدیمان لە شۆڕشی ڕۆژاوا بە پێشەنگایەتی ژن کرا بێگومان لە حاڵی نزیکتر لە ڕۆژهەڵاتی کوردستان شۆڕشی ژنجیان ئازادی و ئەو شۆڕشی کە لە دوای شەید بوونی ژینە ئامینی دروست بوو بینیمان ژن لە چوارچێوەی ئەو ڕێخستنەیە دەستێکی باڵا هەیە یاخود لە پێشەنگایەتیایە کەواتە ژنان لە چوارچێوەی ئەو ڕێخستنەیە چۆن نەتوانین پێناسیان بۆ بکەین دواتر پەیوەستی بکەینەوە بەوەی کە ژنان لە باشووری کوردستان چۆن نەتوانن چاو لەو کەش و هەوا و فەزایە بکەن کە ژنان لە چوارچێوەی ئەو ڕێخستنەیە ممارەسەی مافەکانیان دەکەن. بەڵێ ئەزانێ مەگەر سێری مێژووی خەبات و تێکۆشانی ژن بۆ ئازادی و دەسەبەرکردنی مەکانیان بکەین ئەکرێ بیکەین بە دوو بەشەوە بەشێکی لە دەستپێکی شۆڕشی یاخود خۆ پیشاندانی ژنانی کارگەر سنووچینی نیویۆرکەوە کە لە هەشتی مارسدا دەست پێ دەکات هەتا دەگاتە دروستبوونی پارتی کرێکارانی کوردستان ئەمە بەشێک لە مێژووی خەباتی ژنەکە هەوڵی داوە لە چوارچێوەی کۆمەڵگەدا لە چوارچێوەی ژنگی کارکردنەکەیدا ماف و ئەرک و پێداویستیەکانی دەستە بەرکاتووە بەرامبەر هەر جۆرە چۆسانەوەیەک بوەسێتەوە کە بەرامبەر بە ژن ئەنجام دەدرێت لەبەرەوەش ئێمە بەکەم نایبینین کە ژنان لە سەرتاسەری جیهاندا هۆشیارێکی تەواویان هەبوو بۆی کە چۆن بەرەنگاری بکەن بۆ سیستەم و دەسەڵات و عەقڵەتانەی کە ژن ئەچەوسێنێتەوە بەڵام لە دوای دروستبوونی پارتی کرێکارانی کوردستان کە ئێمە دەچینە 46مین ساڵی دامەزراندنیەوە مێژوێکی دیکە بۆ کورد دروست ئەبێ بۆ ژنی بۆ ژن دروست ئەبێ بۆ مانای کە تەنیا پارتێکە کە تەنیا ڕێخستنێکە لەسەر ئیرادەی ژن و گرنگی بە ژن دەدات بۆ دروستبوونی کۆمەڵگەیەکی ئازاد لێرەوە ژن جارێکی دیکە بیری دەخرێتەوە کە پێویستە لایەنی فکری خۆی بەرەو پێشەوە بە و پێویستە ژن بە تەواوەتی دابماڵدرێت لە هەموو ئەو نۆرمانەی کە سەرمایەداری و کۆمەڵگە و عەقڵەتی پیاوسالاری پێبەخشیوە دای ئەماڵێت و جارێکی دیکە شێوازێکی سروشتی خۆی دروست ئەکاتەوە دێتەوە ناو کۆمەڵگە لە ڕووی سیاسی کۆمەڵایەتی هەتا لە ڕووی دایکایەتی لە ڕووی کەلتوریەوە لە ڕووی هونەریەوە پێویست ئەکا جارێکی دیکە خۆی دروست بکاتەوە خۆی بنیاد بنێتەوە بە شێوازێکی نوێ و بە شێوازێکی سروشتیانە بێتەوە ناو کۆمەڵگا و ئەرکی خۆی وەربگرێ هەر ئەوەی کە بەڕێستان باسان کرد ئێستا لە ڕۆژهەڵاتی کوردستان زیاتر لە ساڵێکە شۆڕشی ژن ژیان ئازادی بەردەوامی هەیە و لە تەواوی جیهانیشدا کاردانەوەکان ئەبینین بۆ ئەم شۆڕشە یعنی جێگەرتنی ئەم شۆڕشە لە ناو بیر و هزر و تێڕوانینی خەڵک لە جیهاندا تەنیا یەک هۆکاری هەیە ئەویش ئەوەیە کە هەمان ئەو هۆکارەیە کە جای ئەکاتەوە لە شۆڕشەکانی دیکە پێشەنگایەتی وەرگرتنی ژنە کە ئەمە تەنیا لە دید و فکر و فەلسەفەی ڕێبەر عەبدوڵڵا ئۆجەلانە ئاماژەی پێدراوە کە چەندێک کاریگەرە ئەگەر ئێمە هەرچەند باس لە ئازادی کۆمەڵگە بکەین هەرچەند باز لە دۆخی ئەو دۆخی کە هەمیشە کۆمپانیا زەبەلاحەکان باسی لەواکەن ژینگەی زەوی لە مەترسیایەوە پێویستەکە کە هەڵمەتی سەوزکردنی زەوی دروست کرێت و هۆشیاری بۆ ژینگە دروست کرێت هیچ کام لەمانە ناگەنە ئامانج ناگەنە ئەنجامی خۆیان ئەگەر بێت و ژن ئازاد نەبێ ئەگەر لەناو کۆمەڵگەدا ژن نەیتوانی ئازادی خۆی وەربگرێت و فراهەمی بکاوە لە ژێر سایەی ئازادی فکری ژندا پیاو پەروەردە نەکرێتەوە بێگومان ژنان ناتوانن لە هیچ جێگەیەکی دنیا ماف و پێداویستیەکانی خۆیان دەستەبەر بکەن و بتوانن کۆمەڵگایەک دروست بکەن کە بەبێ جیاوازی ڕەگەزی بەڵکو لەسەر ئاستی هۆشیاری و ئاستی معریفی و ئاستی فکری کەسەکان بتوانرێ ڕێبەرایەتی بکرێ بتوانرێ بە شێوازێکی پێکەوە ژیانی نەتەوەی جیاواز ڕەنگی جیاواز دینی جیاواز و ژن و پیاو بەیەکەوە ژیانێکی تەندروست و جوان بۆ کۆمەڵگەی مرۆڤایەتی دروست بکەن. بەڵێ گەر دوایین پەیام لێوەرگرم
پەیامی بەڕێستان بە تایبەت بۆ ژنانی ڕۆژنامەنووس بۆ ژنانی هەڤاڵانت یاخود بۆ تەواوی ژنان لە باشووری کوردستان توانی چیان پێ بڵێیت؟ من ئومێدەوارم بۆ ژنە هاوکارەکانم هاوڕێکانم هەر ڕۆژنامەنووسێکی هەر ژنێکی ئازاد کە با هەوڵەکان بۆ بەرەنگاربوون و تونند و تیژی بەرامبەر بە ژنان تەنیا لەم 16 ڕۆژەدا کورد نەکەینەوە، بەڵکو با هەوڵەکان لە هەموو چرکە ساتێکی ژیانی ئێمەدا بوونیان هەبێ. با تکایە ژنانی ڕۆژنامەنووس نەکەونە ژێر هەیمەنەی دەسەڵاتی پیاوەوە، با پیاوان پێناسی ئێمە ژنان نەکەن بە تکاوە، با ڕێگەن نەدەین بۆ جوانترکردنی شاشەکان بەکاربهێنرێن، با خۆمان بڕیارمان هەبێ، با خۆمان بۆ چوونمان هەبێ، با خوێندنەوەمان زیاتر بێ، با زیاتر بڕۆینەوە خەڵکەوە. ئێمە کە بووینەتە ڕۆژنامەنووس کام ئەرکەمان خستۆتە سەرشانی خۆمان ئەبێت بزانین کە ئێمە پێویستە زیاتر لە ناو کۆمەڵگەیە بین، خۆمان دانەماڵین لەو ژینگە کە خەڵکی گشتی یاخود کە کوردستانیانی ئێمە هەیەە، با زیاتر لە ناویان لە ناو ئەو خەڵکەدا بمێنینەوە ئەو دۆخانە بەرجەستە بکەین تا بتوانین دەست بخەینە سەر کێشەکان و بتوانین هۆشیاری بڵاو بکەینەوە لە ناو خەڵکدا و بە تایبەت من ئەمێداوا لە دایکان بکەم، یعنی تکایە با پەروەردەکردنی مناڵەکانمان لە دەستی سیستەم و دایەنگە و کارکەری ماڵەکانمان نەبێنینە دەرەوە. من ناڵم بە مناڵەکانمان نەبینە دایەنگە، با ناڵم مناڵەکانمان نەبینە ڕەوزە، با ناڵم با کەسێک هاوکارێکی نەبێ لە ماڵەوە ئیشەکەی بۆکە، بەڵام بە تکاوە با ئەمانە بڕیاردەری ماڵی ئێمە و دروستکردنی کەلتوری ماڵەکانمان نەبن، با پەروەردەکردنی مناڵەکانمان ئەرکی هەرە سەرەکی ئێمە ژن بێت، چونکە بەڕاستی ئەگەر ئێمە ببین بە هەر شتێک کە مرۆڤ لە خەیاڵیا بە گەورەی ئەبینێ لە ژیانە گەورەتر نییە لەوەی کە مناڵێکی جوان و تەندروست و باش بۆ کۆمەڵگەکەمان پەروەردە بکەین. بۆی داواکارم لە هەموو ژنان هیچ کات ڕۆڵی خۆیان لە ژیانکردن و لە کۆمەڵگا بەکەم نەبینن، هەمیشە لە هەوڵی خوێندنەوە خۆڕۆشن بیرکردن و تێڕامان بن لە ژیانی دەور و بەرمان و بتوانن دایکاتێکی تەندروست، هاوژینێکی تەندروست، هاوڕێتێکی تەندروست بکەین تا بەو هیوایی کە بتوانین کۆمەڵگەیەکی باشتر دروست بکەنەوە کۆمەڵگەی باشووری کوردستان. بەهرە عومەر ڕۆژنامەنووس دووبارە سوپاس بۆ ئامادەبوونت. سوپاس بۆ ئێوەش. بەڵێ بەڕێزان زۆر سوپاس بۆ ئێوەش تاوەکو ئێستا بیسەرمان بوون تا پرسێکی دیکە ئاسوودە بن.